بەخشین و دەستگا خێرخوازیەکانی کۆمەڵی دادگەری وەک هەمیشە بەردەوامن لە بەدەمەوەچوونی خەڵکانی کەم دەرامەت و هەژار و لێقەوماوان بێ جیاوازی شوێن و ڕەنگ و نەتەوە. نووسینگەی شۆڕشی دەستگای خێرخوازی بەخشین وەکو نمونەیەک لەم مانگەدا نزیکەی 80 ملیۆن دیناری بەسەر منداڵی بێباوک و خەڵکی نەخۆش و هەژار دابەش کردووە. لەو چوارچێوەیەشدا هەڵسا بە پێدانی موچەی نزیکەی 100 منداڵی بێباوک. ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین نووسینگەی شۆڕش ئێمڕۆ یەکێکە لە پرۆژەکانمان کە پرۆژەی هاوکاریکردنی مناڵانی نازدارە، مناڵانی بێباوک بێ سەرپەرشتیار سوپاسی خواکەن. ئێمە ئێمڕۆ 96 ماڵ مانگانەیە دێنێ. ئێمە تقریبەن هەموو مانگی نزیکەی 17 ملیۆن بەس دێن بەم بێباوکانە هەموو مانگێ بە کۆی گشتی هەموو مانگێ تقریبەن 32-33 ملیۆن لێن هەموو مانگێ موچەمان هەیە بۆ فەقیر و هەژاران. سوپاس بۆ خوا ئێمە پرۆژەی تشمان هەیە. ئێمە هەر وا نەزانن خەڵکی بزانێ ئێمە تەنها پرۆژەمان بۆ غەزە و بۆ ئەفریقا و ڕاستێمە بۆ ئەفریقا بۆ غەزە پرۆژەمان زۆرە. سوپاس بۆ خوا ئێمە لەم مانگێ 80 ملیۆنماندا بە خەڵکی هەژاری ئەم سوورەی خۆمان 80 ملیۆن دینار نێزگەی 6 دەفتەر 5 دەفتەر و شتێکماندا بە خەڵکی هەژار 500 و تقریب 50 ماڵ سودمەند بۆ لەمان. من لێرەوە سوپاسی خواکەین کە خوای گەورە ئەم کاری بۆ ئێمە سەل کردووە. پاشان سوپاسی و خێرخوازانەکەم خوای گەورە پاداشتیان داتەوە، خوای گەورە نمونیان زۆر کە. جگە لە هاوکاری بۆ هاوڵاتیانی کوردستان نووسینگەی شۆڕش توانیوەتی لە 8 هەڵمەتی جیاوازدا و لە ماوەیەکی کەمدا زیاتر لە 7 دەفتەر دۆلار بۆ لێقەوماوانی کەرتی غەزە کۆبکەنەوە. ئەمە هەر لە سەرەتای ڕووداوە دڵتەزێنەکانی غەزەوە لێرە بەردەوام کەمپینی بەردەوام بانوها بۆ پشتیوانی خۆشەویستانمان لە غەزە، براکانمان لە غەزە. لە ڕاستیە ژمارەکە زۆرن، بەڵام ئەوەی کە هەر تەنیا لەم چەند ڕۆژەیە ئیشمان لەسەر کردووە 8 پرۆژەمان لە ماوەی ئەم چەند ڕۆژەیە جێبەجێ کردووە وەکو نووسینگەی شۆڕش وەکو نووسینگەی شۆڕشی بەخشین و کۆنجومەنی شۆڕشی کۆمەڵ 8 پرۆژەمان لە غەزە جێبەجێ کرد لە ماوەی ئەم چەند ڕۆژەیە بە بەهای 42400 دۆلار، ینی 4 دەفتەر و 24 وەرەقە لە 8 پرۆژەیە. سەر ڕای ئەوەی کە ئێستاکە 30,000 دۆلاری کەمان لەم چەند ڕۆژەیە کۆ کردوێتەوە وەتا 3 دەفتەر دۆلار کە ئامادەی بۆ پرۆژەی نوێ ئینشاڵڵا لەم ئەمڕۆ بەیانی لەڕێی پرۆژەی نوێ ئەگەینین بە برا و خوشکەکانمان لە غەزە. سودمەندبوانی پرۆژەکانی بەخشین پێزانن بەو هاوکاریانی وەری دەگرن و دەڵێن ئەوەی بەخشین بۆمانی کردووە کەسی تر نەیکردووە. دەستگای بەخشین ئەوەنەی بۆمان کردو ئەوەی بمان کرێت باسی ناکرێت. هەموو شتێ جلوبەرگەوە من بۆ 8 ساڵ ڕاو کوڕم مردووە ئەمان بە هەموو لەو یارمەتیمیاندا جلوبەرگ خواردن معاش چایان دوو مناڵن بێدایک و بێباوکن چایان لێ بە هەموو لەونی ئیتر بۆ یعنی وەسفیان نازام بڵێم چی بەخۆ دەستیان خۆش بخوا پاداشی ئەوە ئەوانەکان هیچ کەسێ نایکە. وەڵڵی باوکم ئەوە دەستگای بەخشینێکە و ئەمان ئەیکەن تر باسی ناکرێت قەت. لە تەواوی کوردستان نووسینگەکانی بەخشین و تەواوی ڕێکخراوە خێرخوازیەکانی تری کۆمەڵی دادگەری کەمپینی هاوکاریان ڕاگەاندوو بۆ هاوکاری ناوخۆ و کەرتی غەزە بە تایبەت کە بە بارودۆخێکی سەختی ژیانکردن و برسیکردن و جینۆسایدکردندا تێپەڕ دەبن. ڕێڤین محەممەد، کەناڵی پەیام، ناحیەی شۆڕش.